پێ یاساکە تۆ بڵێ چێ ناگرێتەوە ئەوانەی کە مادەی مخەدەرات ناگرێتەوە، زینای مەحارم ناگرێتەوە، اختیلاس ناگرێتەوە کە پارەی عامیان بردووە، تیرۆر ناگرێتەوە، ئەوانەی ترکە ئەگرێتەوە مەسەرەی قەتڵە بۆ نمونە قەتڵ ئەبێ سڵح هەبێ لە دەرەوە بەعزی حکومەکەی تەواو کردبێ و ئەوانەی کە ئەتوانی بڵێ بەعام بە یاسای ئەوانەی بڵێن یاسا عورفیەکان گیراون حکمیان تەواو کردووە مەسەلەی دزیە بۆ نمونە بەعزی حکمیان تەواو کردو ئەو بابەتانەیە ئەتوانی بڵێ ئەوەی کە زۆر قورسن هێشتا ماوە دوو ڕووی هەیە ڕوویەکیان کە خەڵکی پێی ناخۆشە لێ خەڵکێک تاوانی کردو بچێتە ئەوەوە نابێ ینی بەردرێ ئەوەی تریش پێویستی بۆیە کە ئیسلاح کرێ بەڵام بەعام هەموو ئەوەی کە ئەمڕۆ گیراون بەعزێک خەڵکێ لە ناو سجن چاک بۆتەوە مەسەلەن بۆ 20 ساڵ حکومەت 10 ساڵی بردۆتە سەر 10 ساڵەکەی تر ئەکرێ ئێمە بە یاسایەک بیبینە دەرەوە بڵێن لە دەرەوە حکومەکەی خۆی تەواوکە ینی زۆربەی بەڕێی من یا ئەتوانین فراکسیۆنەکە جوانن زۆربەی زۆری ئیفرات شەرتی بێ چکە ئیفرات شەرتی نەبێت ئەو ئەفوە ئامادەستکردنەوەی نابێت بۆ نمونە کابرا دزی کردو لەسەر دزی 10 ساڵ حکم دراوە ئێستا 5 لە ژوورەوەی 5ەکەی تری با لە دەرەوە بێ هەر دەرەوە بەڵام هەر مخالفەیەکی کرد بە تایبەتی لە مادەکەی خۆی بە حکومەکەی تەواوکات ئەوە قەرارە حکومەت ینی لەگەڵ پەرلەمانە لیژنێکی هاوبەش تەشکیل کەن بۆ دروستبوونی ئەو یاسایە ئێمە تەمان یاسای بۆ علمی جەناب و بینەرانش باش بزانن یاسای بەرەنگاربوونەوەی گەندەڵی تەواو بووە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە یاسای ئەتوانی بڵێ مەسەری خانەنشینی ناسایی تەواو بووە ئەوانش ئەبێ خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە محاولەکەین ئەگەر هیچ لەم دوانە ئەم یاسایمان تەطبیق کرا زۆر باش بوو بە تایبەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی یان هێشتنی گەندەڵی چکە تا ئێساکە یاسایەک نییە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی یاسایەکی تایبەت نییە دووەم بۆ نەهێشتنی ئەو خانەنشینیانە سێم ئەم مەسەلەی موچەیە چارەسەر